خانما مودلك لهوليري هاتيا كشتن اوايا كشتنا فاطمه زارعيه 23 سالی بتشقويه بويا هفجينوي بري تتومت باركرن و فاطمه كشتيه از خوازم وين فاطمه ببینن او گنجا 23 سالی کو نبویا ششمه دز بکار مدلیه کری لهوليري اللي يكجي بروجي نشتجبونه هاتيا كشتن فاطمه بتشقويه هاتيا كشتن جيانا هفجينيه بيكي نابو زاروكي ويجي هيا لزاروكي ولا روشالات كردستانية او لهوليري نشتجيه و چندين ساله فاطمه ل 26 مهابوري هاتيا كشتن جيانا خوش دز دايا ابروكي بر پرسيار دل سر مجاربه لسر آوای کشتنا فاطمه ما بزجه آرمانج کشتنا و چو بویه کنگی و چاوا چه بویه برزان بناز رحمان که حوالاویان زیکل گلجیایه و شاهده اوه بویه ریه گل برز لقمان زارعی باوه فاطمه گل برز جیلا مستجر گجر خراوه هنگاوه بو ما فهمیرووی او نزیکن آگه داری اوه مجارنه بخیر بن زور زور سپاسانه کم کاک لقمان بناس خان خوتان خوش بن سپاسانه کم کامرو میانی برپرسیارن بالا بناس خانه و دست بکم بناس شاهد حالی رو داوه کیا با او بلیت چی رو داوه بناس گیان کی بو او رو داوه بالضبط چهار پنج روزه قبل باشه چون بو لکوی بون ایوه چی روی دا والله امل شو خبوين بس او كات كخولبارينا كهبو لهولير بله بالضبط همان او روجا بو ك او كرا يعني هاو جنكي بيشوي هاتو ناو جاني يعني هات روي لامنا يعني منو او كتكا كجرا هاوريكم دو هاورو وين بيكو بوين دو مانج بو بيكو دجي يعني هموش تكي اكتر ما نزاني يعني اقام لها هموش تكي بو پیش استاج اکتر تعد ناسی پیش استاج لإيران كبوين يكتر ما ناسي بس صالك بو يكتر ما نديت بو دو مانگ بو يكتر ما ناسي تر لو روجا دا او آسوية پیامینرد رسالي بونرد بوتي ما بتبينم او آسويش بقاچاق چو بو تركيا باش ويس بوي بقاچاق لرد ببيت شتوالاتي كتر بس بالا بس ردنا بو يتشون كلا عراق جل حزب دابو ايران بخويا وانا دقر يديك ديبورت كراوا ديبورتي عراق كراوا باشا ويستي ببينه بو چی ببينه وتي نيود بو چی دموي بتبينم وتي لسجن بربوم اما بتبينم يتروي اويش شو من زور لسجن بو لزندان بو زنداني شوي بو لا تركيا كديبورت كرا ديبورتي ايرا كراوا تقريبا دو كاجمر سكاجمر بلا سجن بربوم باشا دوای او بو چی بو يعني هو كاركي چی بو ديويز ببينه ديويز ببينه يعني وكو هاوسري بيشو وستوتي بلين تخصيها بلك او هلواندا باشا اي فاطمه رشد بالا روي يكتري عندي دواتي من شويه منيا شويه منيا اوشتانا من اصابر بم لسجن اوشتانا يتر مشات شلون كي بشون من اوكي كرت شويه كم هيج روي ندا بس شوي دوام كلام بو بدا مقالي لما مقالي كان ايدي بانا يعني شركان با كوشتن ده مقالي لسر چی بو بالضبط لسر هو بكا اوكتشا بيوت وتي من نعمل قال توبه جاني خود من لسر جاني خود ترى اول دبو هستانك او كرا ك يعني فلاماري شاقوا كيدا دانشنين ابو يعني هر كوشنكي لو كاتو دست فكر ساعه چم بو نزيك يا شو يعني لو دسي بكر دوكا كفاطمه بيوتو من نام يتلقى بله بله توربو هواري كوتي من نام ولا قال توبم توا تو بجاني خود مش بلا خوم ده لو كاتش دا ايدي اسو او اسو چی کرد هستا چقاكي هالقرت لمطبخ لمطبخنا نانيا لا هولكا خوارت لسر ميزكا هرتو كان ليوبن من لمطبخ او كرج هستا چقاكا ليوبو هالي قرت ايديو هالقرت نبو تا چقو کاری کرد لیدا نازان چند چقوی لیدا او جوری که یعنی باسیان کرد لا پزشک قانونی وتیان که هاو چقو زیاد لا هاو چقو بس اونی ممکن شاید من تا چقو کاری کرد و چقو کشکا چقو کشکا اینجا وستا بس برینه کده آهاتا زور بشه آزه که خراب و پیس کشتی زور خود بینید دیتم یعنی بری هنم دید باواز دیتم باشه ای فاطمه لو کاتا گیان لدزده طبعا يعني توبيز شان شقو بسر بكون بكلية بكون بملت بسنجد ببشتد شو نجي نتواني من ناو جيمكك
دوو چەقو سێ چەقوی سەرەتای پێکەوت من ناوگژیم کرد بەس کە ناوگژیم کرد پەلاماری منیدا وتی بتکوژم لەو کاتەشدا لە دەرگایاندا کە لە دەرگایاندا ئەو نەوەستا بازم لێدا یەکێک لە دەرگایدا ینی هاوڕێ و دەنگی ئەوان بەرز بوو لەبەر دەنگەکە بەرز بوو بەڵەوتیان دەرگاکە بکەنەوە شتانە لەو کاتەدا ئەیدینەوەستا ئەو دووبارە هات بەو شەقۆ لەیدایتر چۆن دەرگاکراوەوە دەرگاکەش ئەو کاتکە ئەو هەڵات جانتاکەی منی برد جانتای منی نەبرانی جانتاکەی منی هێنا کردیەوە پارە ینی پارە دیت بوو پێشدا دیت بوو کە پارەمان لێ هاویشتووە پارەکەشی لەگەڵ خۆی برد و بە پەنجەرەدا هەڵات یعنی شوقی ئێوە نزمە نزم نەبوو ینی شێوازەکەی ئەو جۆرە بوو کە وەختایەک لە پەنجەرەکە ئەچتە دەرەوە لە تەنیشتەکەی دەوەها بۆ کاتی زلزلەوە ئەوە عەدستانی کەمەوە زەمین ئەلەرزێت هەرز ئەلەرزێت پیلکانەی و قادرمەیە بەسە قادرمەکان ڕۆژ لەوێ چەند پارەی لە تۆ برد 15 وەرەق نەتزانی بۆ کوێ ڕۆی نەمزانی هەرەوە نەمدیت هەڵات منیش بەس دەمهەویست دەرگاکە بکەمەوە ئەو کەسە کە لە پشت دەرگاکەیە بێت ئەو کچە لەگەڵ من باتە دکتۆر هەر چەندەشم زانی کە ئەو کچە گیانیدا ینی دیار حەوت گیانیشی هەبا بۆ شازەکە کوشتی تاو لەگەڵم بمێنە بە نازگیان من نەچمە لای باوکی کاک لوقمانمان لەگەڵا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمانە کاک لوقمان خۆتان خۆش بن سپاسانەکەم کامڕوو میێوانی بەرپرسیارن با بزانم ینی من ئەزانم بۆ ئێوە شۆکە بۆ ئێوە قورسە دەتوانم بزانم چەند ئاگاداری ئەو کێشانن کە لە بینی فاتما و هاوسەری پێشوویەون پێشەکی تەشەکوری کەناڵەکەتان دەکەم سڵاوی هەموو لایەکتان دەگوێنم ماندوو نەبوونیتان لێ دەکەم بۆ زۆریش پێی خۆشحاڵم کە ئەو جۆرە بەرنامانە کەڕووەدەن لە ناو کوردستانی عێراقەوە لەلایەن ئێوە کە لەلایەن جەماعەتێکەوە دەشادرێنەوە یا قسەیان بە زۆرێکی دیکەوە بەدواوەخەن و ئێوە فاشی یەکەنەوە ڕاستەکان پێشکێشەکەن تەشەکورتان لێکەم و بەخێراتی گەربدان لێکەم بەخێر بێت مام لوقمان چەند ئاگاداری ئەو کێشانن ینی کێشەکانی بینی فاتما و هاوسەری پێشووی هی ئەوە بوون هەر ئاوا بەو شێوەیە کوتایی پێبێت ئەوەندە گەورە بوون کێشەکانیان تێناگەم خوشکم ئەتوانم بزانم کێشەی بینی فاتما و کاکاسوو چی بوو کێشەکان وڵا هەر لە بدایەتەوە لە ئەوڵەکانیەوە کە بوونە هاوسەر و هاوژینی یەکتر هەر هەبوو لەبەرەوەی کە ئەو کچە منداڵ بوو هەم لەلایەن دایکی ئەو هاوسەرەکەیەوە کە دەبێتە ئیسماعیل لێی دەدرا و پێیدا دەدرا و یەک دوو جارێ دیکەش لەلایەن هاوسەرەکەی و لایەن ئیسماعیلەوە چەقۆی پێ دەکەوێت یەک دوو جارێ دیکەش هەڕەشەی لێ دەکرێت تا تەنها هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت بۆی کە ئەو کچە زۆر مناڵ بوو وەخاتی ئەوەی کە ئەوەی زۆر پێیدا دەدرێ و لێی دەدرێ یەک دوو جارمیش هەم هێنا بوومەوە ماڵەوە هەتا دام نابوو لە ماڵەوە کە چیتی لەگەڵ ئەو کوڕاژیان پێکەوە بەرەو پێش نەبن بەڵام نەیان دەیشت و بە وەسیلەی ڕیسپی و کەیخوا خولاسە دایان بردەوە سەر ژیانی خۆیان و هەڵبەشە باشە یعنی تۆ ئەڵێت کە دوو جار فاتیمات بردەوە بوو ماڵەوە یعنی مەترسی لەسەر ژیانی هەبوو پێش ئێستاژ لەسەر دەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵی کوشتنی فاتما دراوە حەزم کردی یەک دوو جار دیکە شەقۆ لێدراوە جارێکی دیکە شەقۆ لێدراوە هەویستی هەڵوێستی کوشتنی هەبووە بەڵام ئەو کوڕە هەڵات بوو کوردستانی عێراق و ئەو کەڕەتش بە ژێمان دەگا و بڵاو دەکرێتەوە کە دەڵێن ئەوە ژنیوی بووە ئەوە ژنیوی نەبووە هەتا حەف مانگ لەوە پێش هیچ حەقی بەسەروی نەماوە حەف مانگ لەوە پێش تەلاقی داوە هەتا حەف مانگ لەوە پێش ژنیوی بووە و هاوسەری ژینیوی بووە تێگەم کەی بوو کە پێش ئێستا هەوڵی کوشتنی فاتما درابوو جارێکی تر لە ئێران ئەوە لە ساڵی 2009 بووە لە 2 ساڵ و نیم لەوە پێش باشە ئەی لەو کاتە هیچ سکاڵایەکتان تومار نەکرد بەهۆی سکاڵەوە کە بڵێ بە وێنەی سکاڵە نا بەڵام لەلایەن خۆمانەوە لەلایەن کەسوکاریەوە پێی گوتراوە هەموو جارێک کاوە عزیەتیان دەکرد و لیان دەدا و پێیاندا دەدا سەمان دەگەڵە کردبووە دەکەن خلاصە پێک داهاتنەوە دیسان دەچنەوە سەرژینی هاوبەش بەڵام بەخاتی ئەوەی کە ئەو کسە منداڵ بوو بەخاتی ئەوەی کە منداڵێکیشی هەبوو نەمان دەویست ژیانی لێ بشەوێت دەمانەویست لەسەر ژیانی خۆی دانیشێت بازم
دەمان نردەوە سەرجانی خۆی یعنی خۆی دەڕۆشت یان ئێوە دەتان نرد گیان خۆی دەڕۆژ بوو لای مێردی جارێکی تەریان ئێوە دەتان نرد وەکو بنەماڵە و عیلە و خێزانی ناکە مشکلیان داهاتە پێشێ ئەو لەلایەن خزمەکانیەوە ڕوومان لەدەندرا لەلایەن دۆستانی خۆمەوە لەلایەن ڕۆفیقەکانی خۆمەوە کە ئەو کچە بنێرمەوە بۆ خۆم دەمناردەوە بۆ ماڵەوە چێت دەگەڵی دانیشێتەوە یعنی خۆی نەدەویست خۆی وەکو ویستن نا بەڵام بەخاستی کوڕەکەی ئەمن نەمدەهێشت هەردەم گوت بەخاستی کوڕە چکۆلەکەت دانیشە ژیان بەسەرێ تەحمولکە پێک وەرە هەر تۆرێک بێت لەگەڵی ژیان بکە وەکو ویستنی دایم نەیدەویست باشە یعنی لە ئاخیرەکانەوە لەو 1-2 ساڵ و لەو بەشەوە لە ئاخیرەکانەوە باشە بۆچی کە لێیان دەدا هوکارەکەی چی بوو ئەگەشتە تا مەسەلەن قۆناغی ئەوەی کە چەقۆیان لێ بدەن یعنی هوکارەکە چی بووە توانم بزانم وڵی من لە ئەوەیەوە عاڵی نابم چونکە بۆ خۆت دەزانی پیا و زۆر لە ئیشی ژندا دەخالەت ناکە بەس دایکی کە قسەی داگەڵا کرد و سوئالیان لە یەکترە کرد و قسەیان نەکرد لەوە ڕام تێدەگەیشتم کە ئەو کشە ئازاد بکیشە و ناڕەحەت دەکیشێت لە ماڵی ئەو هاوسەرەوە بەڵام وتت خۆم دوو جار هێنامە بوو ماڵەوە بوو ماڵی خۆت گەڕانتەوە بۆچی مێردەکەی وای لێ کرد بە چەقوی لێ ئەدا ئەڵێ دوو جاریش پێش ئێستا لە ئێران وای لێ کردووە آخر هوکارەکەی چی بوو بیانووی ئەو ڕەفتارانەی چییە هۆکارەکەی ئەوڵم ئەو کڕە لە کچەکەم گەنجتر بوو منداڵتر بوو ژیانیش هەموو ڕۆژێک هەر کەس دوو نەفەر پێکەوە دانیشتن ببنەژنومێرەوە دەزانن ژیانە هەم ئەو کچە منداڵ بوو هەم ئەو کڕە منداڵ بوو تەمەنی چەند بوو فاتما کە شووی کرد تەمەنی چەند بوو تەمەنی 17 ساڵە بوو بە خۆشەویستی بوو یان بە یعنی بنەماڵ و خێزان بوو نا بە خۆشەویستی بوو باش یعنی بڕیاری خۆی بوو بەڵێ بەناسخان دەڵێت تاوەکو ئێستا مێردی هەوڵی ئەدا فاتیما بۆ بگەڕێتەوە یعنی پێش 7 مانگیش بە ڕەسمی بە فەرمی خۆی تەلاق داوە بۆچی چۆن بوو تەلاقەکە ڕوویدا و بۆچی تاوەکو ئێستا مێردی بگەڕێتەوە سوڕای نەما وەکو وتم کاک لوقمان لە ڕۆژهەڵە هاتەوە کاک لوقمان ئەمە بزانم یعنی ئاگاداری ئەوەیت کە مێردی دەیویست جارێکی تر فاتما بگەڕێنێتەوە ئاگادار بوونەکەی کە چۆن عەرز دەکەم پێشکەش دەکەم ئەگەر ئیجازە بفەرمووی فەرموویان هەتا 7 مانگ لەوە پێش ئەو کوڕەکە لە کوردستانی عێراق دەژیا ئەو کسێ من لەگەڵی ژیاوە لەگەڵی زیندگی کردووە 7 مانگ لەوە پێش تەلەفۆنی دەکرد هەموو ڕۆژێ بۆ دایکی دەیگوت ماڵی باوکی بۆ ئەو کوڕە سوڵح ناکەن بۆ ئەو کوڕە ناستنە پێشەوە خولاسە ئیشی بۆ چا ناکەن ژیانم لەگەڵیا پێ ناکرێت ئێزیێتم دەکات ناڕەحەتم دەکات بە باوکم بڵێ ینی لەلایەن کچەکەمەوە بە من بگوترێکە من بە ئیسماعیل بڵم ئەو کیژە تەلاق بدات منیش پەیوەندی بە ئیسماعیلەوە کردم ئیسماعیل لەگەڵ فاتیمە لێک جیابنەوە بۆ کوتم لێک جیابنەوە من بە مەسلحەت دەزانم کە لێک جیابنەوە خولاسە جاوە زۆر درێژکردنەوەی بۆ سەر ئەو بەرنامەیە وەخت ناداوت ڕێگە نادات باشە ئەوانە لێک جیابوونەوە لە عیزب تەلاقنامەیەکیان نووسی بە فەرمیشیان نووسی وا بزانم لای ئەو شاید ئاڵەکەش هەبووە کە بینیوێتی کە و تەلاقنامە و شتانە لەلایەن ژیلایەوە بووە کە هیچ حەقێکی ئەو کوڕی بەستەرەوە نەماوە و هۆکاری ئەو ڕووداوەش نازانم دوای 7 مانگ گەڕانەوە ئەو کوڕە بۆ لای ئەو کیژە چییە کە مەسەلەن کیژێک کە تۆ حەقت بەسەریوان نەمێنێت تەلاقی بدەیت حەقت بەسەریان نەمێنێت لە شوێنی خۆیدا زیندگی بکە ئەتۆ بۆ دەچی مەسەلەن بەلایەوە چی حەقی باشە تو باسی سڵحێکت کرد مام لوقمان سڵحی چێکاڵیت عیلەی قوبوڵی ناکەن سڵحی لەگەڵ بکەن ئەوە چه مەسەلەیە تێنەگەیشتم باسی سڵحێک دەکەیت کە قوبوڵیان نەکردووە سڵح بکرێت سڵحی چی شتێکی تر هەبووە ئەوە کێشەیەکی ترە بوو لە بینی خۆیاندا لە
خانەوادی خۆیاندا جا لەو ئەو کێشەیە کە دروست ببوو ژیانی لە فاتیمەش سەختتر کردبوو ژیانی لەویش خراپتر کردبوو یعنی ئەوەی کە نەدەبێ ببێت بۆ ئەوانە زۆرتر ببوو ناخۆشیان زۆرتر دەدیت ژیانیان زۆرتر ناخۆش دەبوو زۆر ڕۆژ بە ڕۆژ ئەزێتیان زیاتر دەبوو خلاصە بخۆشە دەزانی ئافرەت لە جگایەک بێت کە لە غوربەتدا بێت لە ناو شوێنەکە بێت کە کەس و کاری خۆتی لیان نزیک نەبێت و لە جێک بژی کە کەس و کاری خۆت نەتوانێت دەست بەسەری بەسەردا بکات و ئاگای لێ بێت هەموو شتێک لەگەڵا دەکرێت کاک لوقمان عەزیەت نەبێت تۆ لەگەڵ من بمێنە من ئەگەڕێمەوە لای ئێوە چونکە من حەزەکەم پەیامی خۆتان بگەێنن پەیامی کۆتایی شاهد حاڵ هەیە کە بینیویەتی بە چاوی خۆی دەڵێت فڵانە کەس هاتووە فاتیمای کوشتووە تاوکو ئێستا دەستگیر نەکراوە ئەگەر وا بێت فەرمای دەستگیرکردن لێرە لە هەرێمی کوردستان دەردەچێت کوڕەکە خۆی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بام بچمە لای ژیلاخان لە ڕێکخراوی هەنگاو بوو مافی مرۆڤ ئەوانە نزیکن ئاگادارن لەو بابەتە چونکە پۆلیسی هەولێر تاوکو ئێستا ئامادەنیە لەسەر قسەی لەسەر بکات لە قەڵاتزێم فاتیمە بەخاک سپێردراوە لەوێش ئامادەنین قسەی لەسەر بکەن من ئەمەوێ لەگەڵ ڕێکخراوی هەنگاو هەنێک زانیاری وەربگرم ژیلاخان بەخێر بێن سپاستانەکەم ئەتوانم بزانم چەند زانیاریتان هەیە فەرمان دەستگیرکردن بۆ کەسێک دەرچووە کەسێک دەستگیر کراوە یان ئێوە گومانی ئێوە بووکێ چێ سڵاو ڕێز ئەو کاتتان باش پێم خۆشە سەرخۆشی لەو خانمە بەڕێزە و باوکی کوژراوەکە قوربانیەکە بکەم لە ڕاستیە من ئەمەوێ ئاماژە بدەم بەوەی کە ئەم ڕووداوی ژن کوشتن کە وەکو دەبێت وەکو ژن کوشتن چاوی لێ بکەین ڕووداوێکی ئەنی بابەتەکان زۆر قوڵتر لەوانن کە ئێمە لێرە چاوەڕێ ئەوە بکەین کە بکوژێک ئەوەندە بە ئاسانی دەستگیر بکرێت بکوژێکە پێشتر لە ئێران هەڵ هاتووە لە یاسای ئێران هەڵ هاتووە لەوێ کەسێکی کوشتووە لەبەر ئەوەی کە احتماڵی داوە سزای سێدارەی لەسەر دەبێ هەڵ هاتووە بۆ باشووری کوردستان قوربانیەکێ لە قوربانیەکانی دەستی ئەویش دیسان هاتووە بە باشووری کوردستان ئەم کەسە بە ڕاشکاوی چەندین جار سوێندی خواردووە کە ئەم کچە خاتو فاتمە یا خاتو ژیلا دەکوژێتەوە باوجودی ئەوە هەرێمی کوردستان ئەقامەیان پێداوە ڕێگەیان داوە لێرە بژیت دیپۆرت کراوە و چەندین ڕووداوی دیکە لە ژیانی پێش هاتووە بەڵام باشە لەسەر ببوورە ژیلەگیان بەسێک پرسیار بکەم یعنی پێش ئێستا ئێواڵێن کەسێکی لە ئێران کوشتووە لێرە هەڕەشەی کوشتن لە فاتیماکە قەت سکاڵای هەبووە فاتیمە لەلایانی پەیوەندیدار لایانی بەرپرسیار پێیان بڵێ هەڕەشەم هەیە هەڕەشە لەسەر ژیانمە لە ڕاستیە هەرو جۆرەی کە باوکی خاتو فاتمە چەندین جار تەکیدی کردەوە فاتمە کچێکی منداڵ بووە قوربانی منداڵ هاوسەری و قوربانیەوەی کە بە منداڵی بووە بەدایک لە شوێنێک و لە ناوچەیەک ژیاوە کە بە هیچ شێوە دەست پێڕاگەیشتنی بە زانیاری تەندروست لەسەر ژیانێکی ئاسایی نەبووە لەوانەیە فاتمە دروستە لێرە هاتووەتە هەرێمی کوردستان ژیانێکی بۆ خۆی دابین کردووە کارێکی بۆ خۆی دەست و پێ کردووە بەڵام زانیاری قەت نەبووە لەوەی کە ئەم هەڕەشانە لەسەری دەتوانێت بڕواتە لای پۆلیس وە سکاڵا بکە لەم کەسە بەهۆی ئەوەی ئێمە وەکو ڕێکخراوی هەنگاو بە پێی بەدواداچوونی خۆمان لەوە دەزانین کە بنەماڵەکانیان ینی چ بنەماڵەی خۆی چ بنەماڵەی لەوانەیە هاوسەرەکەی پاڵپشتیان لە ئەم کچە نەکردووە کە قوربانی دەستی پیاو سالاریە پیاوێکە بە گومانی پەیوەندیەکی لە کەسێکی کوشتووە فاتمەی بریندار کردووە هەڵ هاتووە بۆ هەرێمی کوردستان لە ژێر کۆمەڵێک یاسا و ڕێسا دەرچووە توانی بژی وە دیسان ببێتەوە بە هەڕەشە لەسەر فاتمە هەروواکە ئێوەش ئاماژەتان پێدا وا دیارە ڕووداویش پەیوەندی کردووە ئێمەش پەیوەندیمان کردووە بە پۆلیسی قەڵاتزێ وەڵامیان نەبووە بە پۆلیسی هەولێر بەڕێز هۆگر عەزیز کەوتەبێژی پۆلیسە چەندین جار تەلەفۆنمان کردووە بەڵام هیچ وەڵامێکیان نەبووە ئەمە شتێک ئاسایی نییە چون ئەو جۆرەی کە خاتوو بەناز پێم وابێ خاتوو بەناز ئەگەر دروست تەکیدی کرد کە ئەم ڕووداوە چۆن ڕوویداوەوە ئەم تەرمە چوەتە پزیشکی دادوەری هیچ ئاسایی نییە پزیشکی دادوەری ئەم تەرمەی دیوە کە بە چەقۆ کوژراوە لەلایەن کەسێکەوە بەڵام پۆلیس ئاگادار نەبێ و ئەم بێدەنگی پۆلیسی هەولێر بەڕاستی جێگەی ڕخنەیە جێگەی بەدواداچوونە ئێمە
دڵنیان کە تا ئێستا دەست بەسەر نەکراوە لە ئەوەی پێش ماوەیەک ئەم کابرای لە تورکیە دیپۆرت کراوەوە تێگەم ئاسایش بووە و ژیلاخان ئێوە بەپێی بەدواداچوون ئاگاداری وەزعەکەی هەموون ئێوە هەستەکەن کە مەسەلەی بۆ ئەوە بوو پرسیاری خەڵکە ئەبێ وەڵامی بینەوە هەستەکەن کە کوشتنی فاتیماخان هیچ پەیوەندێکی هەبوو بێت بە کارە تازەکەی بوو نمونە مودێل بووە هەرچەندە ڕسمیشم بینی ڕسمی زۆر جوانی گرتووە یعنی شتێک نەبووە کە پیاوێک لێ تووڕە بێ هەرچەندە بە هاوسەری پێشوە و هیچ حەقی نییە لەسەری بەڵام مەبەستم ئەوەیە ئەمە خۆی کێشەیەکی کۆنە لە بەروا پیاوەکە هەمگاوەی هاوێشتووە فاتمای کوشتووە ڕاستە شەهیان خان خۆتان و بینەرانیش کۆمەڵگەی کوردی بە باش دەزانن ینی زانیاریتان هەیە کە کۆمەڵگەی کوردی چەندە سنەتی و دواکەوتوو بیرەکاتەوە لەسەر هەندێک کار بە تایبەت لەسەر ژنان ئەم کێشەیە کێشێکی کۆن بووە بەهۆیەوەی کە هیچ کەس پاڵپشتی لە ئەم کچە نەکردووە ئەم ڕقە کۆنە هەرماوەتەوە لە لای ئەم کوڕۆ ئەم هەموو هەڕەشەی لەسەر بووە کەس پاڵپشتی لێ نەکردووە تاوەی کە ژیانێکی پارێزراویان بۆ خاتوو فاتمە دابین کەوە دەیان کچی دیکە ئێستا ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی شەشمانگی یەکەمی ساڵی 2022 19 ژن کوژراون باش کەسێکیان بە دیاریکراوی لەژێر پاساوی ژێلاخان ئێوە وەکو ڕێکخراو ئەتوانن زەختێک دروست بکەن چونکە ئەوە یعنی 26 مانگ ئەوە ئەمڕۆ چواری حوتە یعنی کەسێک دەستگیر نەکراوە ئەزانم زانیاریش نیە لەسەر ئەو کەسێکی ئەم کارەی کردووە یعنی ئێوە توان زەختێک دروست بکەن بوو بە دوواداچوونێکی زیاتر بەڵێ بە دڵنیایەوە دەتوانرێ ئەم زەختە دروست بکرێ بەڵام پێویستی سەرەکی بنەماڵەی قوربانیەکەن کە دەبێ حتممە سکاڵا تۆمارکەن بێنە لای پۆلیس داوا بکەن کە ئەم کەیسە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ ئێمەش هەر لەم ڕێگەوە هەر ئێستا دەتوانین ئەم داواکاریە بکەین بەڕاستی چاوەڕوانیەوەمان هەیە لە پۆلیسی هەولێر لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کە لە بەرچاو بگرن ئەم کەسە کەسێکی تەبعی وڵاتێکی دیکەیە کوردی نیشتمانی ینی هاونیشتمانی هەرێمی کوردستان نییە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە لەوەم خاتونە ئقامەی سیاسی هەرێمی کوردستانی هەبووە بەبێ لە بەرچاوگرتنی هەموو ئەمانە وەکو کەیسێکی ژن کوشتن مامەڵی لەگەڵا بکەن بێنە سەرخەت بە تایبەت ئەو هەموو ڕێک خراوە ژنێکە لە هەرێمی کوردستان هەنوە ئێمە دەبینین کە بۆ ژنەکانی هەرێمی کوردستان چی دەکەن ئەمە ئەم ڕخنە جددی لەسەر ڕێکخراوەکانی ژنانی شەیەکە کەیسی کوشتنی ژنێکی خۆیان ژنێکی هاوڵاتی هەرێمی کوردستان چۆن بە میدیایی دەکرێتەوە بە دوواداچوونی بۆ دەکرێت خۆپیشاندانی لەسەر دەکرێت ئێمەش وەکو کوردی ڕۆژهەڵاتی کوردستان مادام ئەم کچە پەنای هاوردووە لەسەر کوشتن بۆ هەرێمی کوردستان و لێرە هەر دیسان بووە بە قوربانی کوژراوەتەوە ئەو چاوەڕوانی هەیە حتممە پۆڵینەوە لەسەر بکرێت بێگومان سپاس دەکەم ژیلاخان هیچ فەرق نییە بەینی فاتمان هەر کەسێکی تر لە لای خۆمانەوە هەرچیەک نەبێت ئەویش کووردە هەر کوردیش نەبێت هەر مرۆڤە و ژنە ینی بێگومان سپاس دەکەم ئەو ڕەخنانەت زۆر زۆر سپاس دەکەم ڕاست دەکەیت ئەوە هەفتەیەکە کوژراوە هیچ زانیاریش نییە لەسەر کوشتنی و بەڕاستی شو بزانام ڕوودا و ئیشی لەسەر کردووە و ئەوە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەوانی تر ئەزانم لێت ئەگەم کاڵی بێدەنگن زۆر زۆر سپاس دەکەم کاک لوقمان ئێوە سەردانی هەرێمی کوردستانەکەن بۆ سکاڵا تومارکردن ئەوە کچی ئێوەیە کە کوژراوە ئەمە قوربانیە یعنی دێن چونکە ژیلاخان ئەڵێت ئەبێ ماڵباتەکەی بێن ئەبێ خێزانەکەی بێت شالاخان ئەم باش لە قسەکان تێناگەم ئەگەر وشە دوور خەمەوە باشە من ئەڵێم قەزیە تومارەکەن سکاڵا تومارەکەن دێنە هەرێمی کوردستان دێنە کوردستانی عێراق بەوەی قسە لەگەڵ پۆلیس قسە بکەن بە دوواداچوون بکەن بزانن مەسەلە چییە بۆچی کوژراوە بێگومان ئەو ئیشەکەین و هات سەردانیشمان کردووە ماوەی 6 ڕۆژیش بوو لە کوردستان مابووینەوە دوێنێ گەراوینەوە بێگومانیش وەڵامی پۆلیس چی بووە وەڵامی پۆلیس چی بووە نازانن وەڵامی پۆلیس ئینتیزار دەکا ئینتیزاری ئەو مەیتاکە چەند جۆرە ئەمە پێی دەڵێن ئازمایشێک کالبوچکافی چەند جۆرە ئازمایشێکی نووسیوە کە بیمارستان یا خستەخانە جوابی بۆ بنووسێتەوە ئێستا جوابی نەنووسیوەتەوە پۆلیس ئینتیزاری ئەوان دەکا سپاس دەکەم زۆر سپاس کاک لوقمان خۆتان خۆش بن بەناسخان تو لەو مووقفەیە بوویت کە بەڕاستیش ینی شوێنێکی زۆر ناخۆش بوویت چی زۆر ناخۆشت بینیوە ئەوە شۆکێکە بوو دروست بووە
قسەکان لە لای پۆلیس تۆمار کراون چوویتە لای شوێنێک بەڵێ بەڵێ هەل خۆی لە ساتی ڕووداوەکەوە من تاکو یعنی ڕۆژی دواتر لا بنکە بووم سێ جاریش سەردانی شوێنی ڕووداوەکەمان کرد ڕای خۆتم پێ بڵێ وەکو کچێک کە شاهد حاڵ بووە یعنی خۆت تەنیا شاهد حاڵی دوای ئەوە کەسانێک هاتنە ژوورەوە هەست ناکرد مەترسیت لەسەر ئەگەر ئەو کەسە ئەوە ئازاد بێتن و دەستگیر نەکرێت طبعاً بەس ینی احتقادم بەوەی هەیە کە حکوومەتی کوردستان هەر چۆنێک بێ دەیدۆزێتەوە چۆن ئەوە شتێکی ئاسایی نییە ئێستا لەو بابەتەدا یعنی خەتەر لەسەر زۆر کەسە شاید لەسەر عایلەی بیش بێت لەسەر من هەرچی بێت من لەو بابەتەدا بووم من لەو شوێنی ڕووداوە بووم وابوو سپاس دەکەم زۆر زۆر سپاس بەنەزگیان تو دەنگی فاتما بوویت لە کاتێک کە نەیتوانیوە خۆی ئەو چیرۆکە بڵێت سپاس دەکەم کە ئەمڕۆ لێرە بوویت مەمنونم زۆر زۆر بەس داواکاریێکم هەر ئەوەندەیە کە یعنی ئەو پۆست و شتان کە دانابوون ینی تەناشتە کە سێرم کرد کۆمنتەکان بوون کومنتی خراپ بوو هەردی بۆ ینی بۆ یەک چرکە خۆتان لە شوێنی یەکچەدانە بۆ یەک چرکە ینی ئەگەر بڵین مەسەرەن ینی خراپتری مۆقیفیش بە خۆتان لە شوێنی یەکچەدانێ بەس حیفە ینی حەقی ئەو کچە بخورێت ڕاستەکەیت سپاس دەکەم زۆر زۆر سپاس ڕاستی شوایە هاوڕام لەگەڵ بەناز هەنێک کۆمنت هەیە ئینسانە کوژێت اینجا ئەمە فاتمە کوژراوە حەق نییە خەڵک ئاوا نەعادل بێت لەگەڵی کچەکە کوژراوە ئیتر تەواو ینی وازی لێ بێنن تەواو کوژرا ئەبە پرسیارە